وەکو دەزانین 21 مانگ ڕۆژی گیانی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ. جا لە جیهاندا لە هەندێک وڵات بە جیاواز کاری لەسەرەکرێت تەنها لە یەک ڕۆژدا کاری لەسەر ناکرێت وەکو هەفتە یادی لەیەکرێ هەفتەی هۆشیاری بۆی کە ڕووداوەکانی هاتوچۆ چی بکرێت بۆی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکرێتەوە قوربانیەکانمان کەم بن لە ڕووداوەکانی هاتوچۆیە. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک نەجات نەجم کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ناوەندی تۆتاڵن بۆ ڕاهێنان و پەرەپێدانی هاتوچۆ. کاک نەجات سڵاو لێبێ. زۆر بەخێر بێ. سەرچاو بەخێر بێ. کاک نەجات بەر لەوەی بچینە گفتوگۆکانمان دوێنێ و چالاکیەکتان نەبوو لە شاری سلێمانی بەیەکەوە راپۆرتێکمان ئامادەیە راپۆرتەکە بینین لەسەر چالاکیەکەی دوێنێتان و دواتر گفتوگۆکەین پێک. بینەران فەرموو با و راپۆرتە ببینین. یەکێکە لە ڕاهێنەرەکانی پەرەپێدانی هاتوچۆ لەگەڵ ژمارەیەک لە هاوڕێکانی هاتۆتە بەردەم تەلاری هونەر کار یەکەیان ناوی قوربانیەکی ڕووداوی هاتوچۆیان هەڵگرتووە. سۆز نەسرەدین لە ڕێگەی ناوی ئەو قوربانیەی کە بەدەستیەوەیە دەیەوێت شۆفێران و هاوڵاتیان لە مەترسی ڕووداوەکانی هاتوچۆ ئاگادار بکاتەوە. لێرەیە ناوی کەسێکم بەدەستەوە کە تەمەنی تەنیا 17 ساڵە و لە بەهاری تەمەنیایەتی من لێرەوە ئەمەوێ بڵێم هۆکارەکانی گواستنەوە ئەکرێ ببێتە هۆکارێک بۆ ئەوەی زوو بگەینە مەبەستەکەمان بەڵام ئەکرێ ببێتە هۆکارێکیش کە قەت نەگەینە مەبەستەکەمان ئەکرێ ببێتە هۆی گیان لە دەستدانی کەسێک ئەگرێ ببێتە هۆی کەمەندابوونی کەسێک ئەبێ ببێتە هۆی ئەوەی کە هیوا و ئاواتی عیلەیەک لە دەست بدات ئەکرێ ببێتە هۆی ئەوەی کە هیوای باوکێک لە دەست بدات و ئەژنۆی پشکێت من لێرەوە ئەڵێم با یاساکان و ڕێنمایەکانی هاتوچۆ پەیڕۆ بکەین. وەزارەتی ناوخۆ حکوومەت هەرێمی کوردستان لێبسراوی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە ڕۆژی گیانی قوربانی ڕووداوەکانی هاتوچۆدا دەڵێت ئەگەرچی بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووداوەکانی هاتوچۆ لە سلێمانی کەمی کردووە بەڵام زۆرترین ڕووداو لە ڕێگاکانی دەرەوەی شار بوون. ئێمە دڵمانژان دەکا بە حەگیان لە دەزانی تەنها مرۆڤێک بەڵام لە ڕووی ژمارەوە دەڵێم لە ڕووی ئامارەوە بەراورد بە پارساڵ ئەم ساڵ لە پارێزگای سلێمانی سوپاس بۆ خوا ڕووداوەکانی هاتوچۆ کەمیان کردووە گیان لە دەزان کەمی کردووە و برینداربوونیش کەمی کردووە زیاترین گیان لە دەزان لە سنووری ڕێگەبانی دەرەوەی شارە زیاترین گیان لە دەزان ئەوەی کە لە بەردەستمانەیە سەرنشینانی ناو ئۆتۆمبیلە اینجا پیادەڕە و اینجا شۆفێرە. ڕاهێنەرێکی پەرەپێدانی هاتوچۆش دەڵێت پێویستە بە هەموو لایەک کار بکرێت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەممانەوە بیگەینی بەلایانی پەیوەندیدارەکان کە وەزارەتەکانی ناوخۆ وەزارەتی پەروەردە وەزارەتی شارەوانی وەزارەتی ئەوقاف وەزارەتی ڕۆشنبیری بەس دەستە جەمعی بە هەمومانەوە ڕەوشی هاتچۆ بەرەو باشتر بەرین چکە ئەمە تەنها ئەرکی پۆلیس و ئەفسەرانی هاتچۆ نین و پێویستیشەکە لە ڕێی پەرلەمانەوە یاسایەکی جێگیری سەردەمی بۆ هاتچۆ بنووسرێت. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلەیمانی لە ماوەی دەمانجی ئەم ساڵدا 139 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستداوە 3291 کەسیش بریندار بوون لە ساڵی ڕابردووشدا 231 کەس گیانی لەدەستداوە 3849 کەسیش بریندار بوون بەمەش ڕووداوەکانی هاتوچۆ لەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو کەمی کردووە هەر بۆیە شارەزایانی بواری هاتوچۆ لە هاوڵەکانیان بەردەوامن بۆ کەمکردنەوەی ئەو ڕووداوانە. هێمن کەمال کورتسات نیوز سلەیمانی. بەڕێزان بەردەوامین. کاک نەجات چۆن نەتوانن ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکرێتەوە هۆشیاریە دروست بکەن کە قوربانیەکانمان کەمتر بن؟ بەڵێ تەمان کەمکردنەوەی قوربانی هاتوچۆ بە یەک لایەن ناکرێت بەبێ ئەبێ سەرجەم سێکتەرەکان بە پێی قۆناغەکانی تەمەنی ژوشاریان پێ بدرێ پێش هەر شتێک بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ کەمکردنەوەی سەرپێچیە چونکە سەرپێچیەکان ئەبنە مایی ڕووداوی هاتوچۆ بۆیە چۆن وا بکرێت سەرپێچی کەم بکرێتەوە ئەبێ ڕۆشنبیری بڵاو بکرێتەوە ئەو ڕۆشنبیریەش لە چ تەمەنێکە هەیە بێگومانە بێت لە تەمەنی سەرەتا لە باخچەکان لە بنەڕەتی لە ئامادەیی و پەیمانگاکان لە زانکۆ ئەبێ لە ڕێی بڵنگۆی مزگەوتەکان ئەبێ لە ڕێی دامودەزگاکانی دەوڵەت وەزارەتە جیاوازەکان سەرجەمیان پێک و ئەم ڕۆشنبیریە بڵاوکەنەوە و بە هەماهەنگی لەگەڵ ئەو ناوەندانە و یان ئەو ڕێکخراوانەی کە تایبەتمەندن لە بواری ترافیک.
باشە ئێوە وەکو ناوەندی تۆتاڵ چۆن کارەکانتانەکەن؟ ئێمە وەکو ناوەندی تۆتاڵ جارێ زۆر سپاسگوزاری لایانی پەیوەندیدارین، زۆر گوێمان لێگرن و زۆر کار لەسەر راپۆرتەکانمانەکەن. ئەمەش دوو لایەنەگرێتەوە. دانەیەکیان ئەوەیە کە ئێمە ماندوو بووین بەدەست ئەو چالاکیانی کە ئیکەین. دومیش لایەنێکەیە کە گوێگرێ ئەزانێ ئەم هەنگاوانی ئێمە گرتومانەتە بەر ضرورەتی ڕۆژن. وەکو ناوەندەکە هاتوین سێکتەرەکانمان جیا کردوێتەوە چۆن بتوانین منداڵ و شارکینەوە پرۆگراممان داوە بۆ وەزارەتی پەروەردە و بۆ پەڕی سپاسەوە قوبوڵیان کردووە و لە ڕێی چەندین ڕاهێنەری خۆبەخشەوە لە ئایندەیەکی نزیکە لە هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان وانە ئەوترێتەوە واتە وانەی ترافیک. لایەنی دووەم ئێمە ئامادەماکاریمان کردووە بۆ هەر کەسێک کە خوازیارە بێتە خاوەنی مۆڵەتی شوفێری لە ڕێی پرۆگرامەوە کە ئەم پرۆگرامانە بێ بەرامبەدراوە بە حکومەت خۆی لە سەرجەم ئەو شوێنانی کە کاری ڕاهێنان و فێرکردنن کردوێتی بە پرۆگرام بۆ ئەوەی کە هەر هاوڵاتیەکی بەڕێزبیە مۆڵە دەربێنێ ئەبێ ئەو پرۆگرامانە بخوێنێ کە تایبەتمەندە بە یاسای هاتووی کەیسە لە عێراق بەرکارە یان لە هەرێمی کوردستان بەرکارە ئەو ڕێمانەی کە لە وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەراتی گشتی هاتووی هەرێم دەرەچن. لەلایشتر بۆ هاوڵاتیان کە ئێمە بەم چالاکیانی کە هەمانە وەکو شۆیەک ئەمانە نیشانی بدەین کە بەڕاستی ئێمە ژیانمان لە مەترسیدایە. لە مەترسیە لە چۆن ئەگەر هەندێک کەس وازانێت تەنها ئەگەر ئۆتۆمبیل لێ بخڕێ پێویستەکە وشیاری هاتووی هەبێ لە ڕاستی ئەوان نییە. بەپێی ئامارەکان وەکو ێستا برای بەڕێزمان عەقیل بەختیاریش باسی کرد ئەوەندەی کە سەرنشین بە ڕووداوەکانی هاتچۆ گیانە دەسەدات شوفێر نییە و دوای ئەوە پیادەیە پاشان شوفێرە واتە بەپێی ئامارەکان کەمترین قوربانی لە ڕووداوەکانی هاتچۆیە شوفێران زۆرترینیان سەرنشینن پاشان پیادەکان. بۆیە زۆر پێویستە ئێمە بەکارهێنەرانی ڕێگە سەرجەمیان وشارکەینەوە بەڵین کاتێک تۆ پیادەیت سنووری تۆ کوێیە بەچی شێوازێک ڕفتارکە هیچ نەبێ خۆت بپارێزە لەو لێخوڕانەی کە یاساشکێنن نایزانن سەرقاڵن یان بە هەر هۆکارێک بێ یاساکە جێبەجێ ناکەن و ئەبنە مای مەترسی. باشە کاک نەزاد ئاماژە بۆ کرد کەمترین قوربانەکانی ڕووداوەکانی چۆ خودی شۆفێرەکانن زیاتر سەرنشینەکان و دواتر پیادەڕەون. ئەمە پەیوەندی بەوەیە خودی شۆفێرەکان پابەندی ڕێنمایەکانی هاتوو چۆن ینی بۆ نمونە لە بەستنی پشتێنی سەلامەتی زۆر جارێمە سەرنشینەکان پشتێنەکان بەکار نایەنن یان پیادەکان وەکوتۆتێ نی پێیان وایە کە بێ شۆفێر تەنها ئاگای لەوان بێ ئەوان پێویست ناکە لە سەر شەقامەکان زۆر ئاگاداری خۆیان بن. پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەمە پەیوەندی بە چەند لایەنێکەوەیە. دانەیەکیان ئەوەیە کە هەر مەفرەزەیەکی مرور کە شوفێرێک ئەبینێ خۆی نەبەستوتەوە پشتێنی سەلامەتی بەکارهێناوە لێپرسینەوەی یاسایی لەگەڵاکە. بەڵام سەرنشینان بە هیچ شێوەیەک لێپرسیدان لەگەڵ ناکرێ. ئەمە هۆکاری یەکەمە کە زۆرینەی شوفێرەکان پشتێنی سەلامەتی بەکارهێنن بۆیە ڕێژەی ڕووداوەکانیان مردنیان کەمترە. خاڵی دووەمیان ئەوەیە کە سەرنشین ئەو وشارەی نییە یان بەشێکی زۆر لەو سەرنشینانە منداڵن ناخرێنە کورسی تایبەتەوە بۆ گواستنەوە لەبەرەوە لە ڕووداوێکە ئەو ئامارەکان ڕازگۆترین و قسەن کە هەیە بەپێی ئامارەکان کەمترین یان لە دەزان لە شوفێرانایە و لە لایەکی تر شوفێران بکەری ئەو خوڵقێنەری ئەو ڕووداوانن و لە ڕووی مرۆڤش کە کاتە تووشی مەترسیە بێ ئەم شوفێرە هەوڵدا خۆی دەرباسکە بەو لایەیە کازانە دەربازە بێ بۆیە لەم حاڵەتەشا بووە چەندین جار سەرنشینەکان سەرجەمیان گیانە لە دەستداوە یا زۆرینیان بەڵام شوفێرەکە بریندار بووە یان برینداریش نەبووە. بۆیە پێویست دەکات چۆن شوفێر لەسەری سزا ئەدرێت ئەبێ سەرنشینەکانیش ئیجرعاتیان بەرامبەر بکرێ بۆی خۆیان ببەستنەوە یان لە شوێنی شیا و دانیشن. باشە کاک نەجات پێت وایە تەنها بە بڵاوکردنەوەی هۆشیاریە ماتوانین قوربانیانی ڕووداوەکانیان چۆکەم بکەینەوە یان ئەمە پرۆسەیەکی گشتیە ینی زۆر جار قسە لەسەرەوە کراڵن کار باسی ڕووداوی چۆکەن ئیتر حکومەتێتە سەر خەت و سزاکان لەسەر شۆفێر زیاکە بەڵام بیر لە چاکردنی شەقامەکان ناکاتەوە بەپەلە بیر لەوا کاتەوە کامێرەدا بنێ سزای تر زیا بکە. ینی پێدوانیە پرۆسەکە دوولایەنەیە بێ
جگە لە هۆشیاری ئەمە دیوێکی ترمانەیە کە فەراقی تایە ڕاستە ئێمە وشیاری وا تێگەیشتوین کابێ هاوتەری وشیاریمان هەبێ بۆ لایانی پەیوەندیدار چکەوانش لە ئاخیرە هاوڵاتین ئەوانش ئەبێ وشارکرێنەوە بۆەوەی کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەو مەکانت و پۆستی کە هەیەە مەهامیان چیە بیکەن بەڵێ لەلایەک ئەبێ هاوڵاتیان وشار بکرێنەوە لەلایەک لایانی پەیوەندیدار کاڵین لایانی پەیوەندیدار مەبەسمان مێز و کورسەکەی نییە مەبەسمان ئەو بەڕێزەیە کە چۆتە پشتی مێزەکەەوە و بڕیار بەدەستە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە دیقەتمان دابێ هەتا سەربێکی کراوە سزا تونتر کراوە کەمتر هەوڵ دراوە کە وشیاری بڵاوکرێتەوە وشیاری بڵاوکردنەوەش تەنها ئەو چالاکیانە نییە کە لە ساڵێکە چەند ڕۆژێک ئەنجامەدرێ وشیاری بڵاوکردنەوە لە ناو پرۆسەکانان پرۆسەی خوێندن پرۆسی دەرێنانی مۆڵەت لە زانکۆکان کاتێک ئەو بەحسانە نووسرێن ئەو ئەفسەرە بەڕێزانی کە ساڵانە چەندین ئەفسەرمان پلەی بەرزەبێتەوە ئەبێ راپۆرت و بەحث بنووسن ئەمانە ئەبێ سەرجەمیان دەستە جەمعی هەوڵدەن وشیاری بڵاوکەنەوە لەلایەکی تر ئێمە کێشەکەمان لەوەیە کە پەرلەمانی هەرێمی کوردستان هەندێ بابەتی لە پێشینەتر داناوە کە لە کاتێکە ڕۆحی مرۆڤ گرنگترە ئێمە تا ئێستا یاسایەکی هاتوچۆمان هەیە بەڕاستی ئەو یاسایە هەندێک جار عیبەیە ینی وەکو یاسایەکی سەردەمی ئێستا باز بکرێ 38 بەشە لە 16 وەرەقەی ئەی5 ینی ئەی4ش نییە زۆر بە کاڵ و کرچی باسی کردووە لەم 38 مادەیە تەنها 9 مادەی لەگەڵ هاوڵاتی و لەگەڵ شوفێر ئەقساکە ئەوانی تری باسی ڕێکارە ئیدارەکان و دەسەڵاتی لایانی پەیوەندیدار چین و چۆنن لەبەرەوە یاسایەکمان نییە کە ئێمە بڵین ئەم یاسایە تەواوکاریەکە هەر کێشێ ڕوویدا بچینەوە بۆ یاساکە گرفتەکە گەورەکە یاسایە کە ئەوەشە بێ پرۆژه یاسایەکی سەردەمی گونجاو بنووسرێتەوە گرفتەکە یاسایە یا جێبەجێنەکردنی یاساکانە کە هەمانە لە ڕاستیە یاساکەیە چونکە یاساکە کە جێبەجێشێکی هەر نوقسانە زۆر نوقسانە ئێستا لە یاسای هاتوچۆیە زۆر ماف و ئەرکی باس نەکردووە یعنی ئێستا لە ڕووداوەکانی هاتوچۆیە ئێمە زۆر شتیتیانە ئێستا لە پێشینەکانی هاتوچۆیە کە لە بەشی هەفتەیە باسی کردووە هەموو ڕووداوەکان سەرجەم ڕووداوەکان کە ڕوئدەن ئەچنە سەر بەشی حەفدە لە کاتێکا بەشی حەفدە کە لە یاسای هاتوچۆ هەیە چەندین کە مکوڕی و هەڵیشی تایە بەشی حەفە چییان بەشی حەفە باسی چیە باسی دەبوون منە باسی پێشینەکانەکە دەستی پۆلیسی هاتوۆ لە پێشینەیە لەسەر هێما و لەسەر هێماکانی هاتوۆمە بەسمان لە ترافیک و لە تابلۆ لە هێڵە بۆن ما باسیەکە ئۆتۆمبیلی جوڵاو لەسەر ئۆتۆمبیلی وەستاوە پێشینی هەیە ئۆتۆمبیلێک کە ڕاستە ڕوا پێشینی هەیە وەکەوەی کە پێشکاتەوە یعنی ئۆتۆمبیلێ باهورازە سەرەکە پێشینیە یا شتەکان زۆر زۆر ینی ئەسڵەن زۆر لاوازن مشتی سادەی هەر ئەسڵەن کە ڕووداوێک ڕووەدا بەڕێزان کە ئاچنە سەر ڕووداوەکە تەخمینی بۆکەن ئێمە هەڵسەنگاندنمان کردووە راپۆرتمان هەیە 50 بەشدار بوو هەڵسەنگاندنی کرد بۆ یەک ڕووداو لە سەر جەم 50 کەسەکە یەکدانە وەک یەک قسەی نەکرد هەرێکی بە مەزاج و بەڕای خۆی وتی ئەم ڕووداوە لایانی خەتابار لە سەتاچەنی بۆ ئەمە لە سەتاچەنی بووە لە کاتێکە ئەمە ناکاتە کەم و کوڕی بۆ لایانی هاتوچۆ ئەمە کاتە ئەوەی کە ئەگەر تۆ تەرازۆکەت هەڵە بوو ناتوانانی پێوەرێکی باش دەبێ بڵێ ئەم قیاسە ئەوەندەیە یاسایەکی دروست پاشان ئەم یاسایە بێ بسەپێنرێ یاسا ئەگەر با هەش بێ جێبەجێ نەکرێت جێبەجێکردنی چۆنە جێبەجێکردنیە بێ هەموو بگرێتەوە ئێمە نەڵین تەڕەفێک ئەگرێتەوە لایەنەگرێت ئێمە ناگرێتەوە خۆشحاڵبین کە هەموو ئەگرێتەوە لە هیچ کات و ساتێکیشا هەڵەوەشێتەوە کاتی هەڵبژاردنەکان فرامۆش نەکرێت لە کاتی جەژنە لە هەر کاتی بۆنەیەکە ئێمە بڕاستی گەورەترین زڕبە گەورەترین زیان بەرز ڕەوشی هاتچۆ کەوت لە دوای شەڕی داعشەوە بوو کە بەبێ مۆڵە لێ ئەخڕی بەبێ ساڵانە سەنەوی لێ ئەخڕی پشت هیچی بەکارانە پرسیارێکی مخۆ بەخشم ئەن فەرمو بڕۆ ئیتر لە دوای ئەوە پرۆسی هاتچۆ زۆر دواکەوت لەبەرەوە نابێ خاتری تێبگیرێ هیچ کەس نابێ بە دەربێ لە یاساکە کاتێ یاسا هەمووی گرتەوە هەمووشی یاساکەی خۆشەوێ بەس کاتێکە بینن هەندێک جار هەندێک کەس لە هەندێک ڕێگەوە بۆی کراوە بە دەرەبێ لە یاسا بە دەرەبێ لە یاسا ئەمیش بەڕاستی لەگەڵەوە یاسا بە جێبەجێ ناکە ڕقیشی لە جێبەجێکردنی یاسا بێت باشە کاک نەجات بەرنامەی ئێوە چییە لە ناوەندی تۆتاڵ ئەو کەسانی کە لەوێن کێن خەڵکانی شارەزان لە بواری هاتوچۆیە پلاندانێن باڵێ ئێمە وەکو ناوەندەکە پێش دامەزراندنمان هاتین
پرۆپۆزەڵەکەمان وابوو کە ڕەوشی هاتچۆ لە هەرێمی کوردستانە کوێی نوقسانە کوێی گرفتی تایە 12 لایەنمان جیا کردەوە وەکەوەی کە بنەماگشتەکان چین دواتر یاسا چکەم و کوڕێکی هەیە دواتر هێماکان دواتر لایەنی ئۆتۆمبیل لە ڕووی مەرجەکانی توندتۆڵی و لە ڕووی میکانیکیەوە دواتر تەندروستی و فێر و فریاکەوتنی خێرا و لێخوڕینگی ژنگە پارێزی و ئەم تەوەرانی کە دیاریمان کرد هاتین کارمان لەسەر کرد ئەو بەشداربانیە ئەو مامۆسانی کە لە ناوەندەکەمانن هیچ مامۆسایەکمان لەسەر بنەمای ئەوەی کە ئەیناسی نییە هەمووی لەسەر ئاساسی سیڤە ئێمە بەشێکی زۆر لە مامۆساکانمان پرۆفسۆری یاریدەدەرن یان دکتۆرن یان ئەندازیارن یان تایبەتمەندن بە بوارەکە سەرجەمیشیان خاوەنی بڕوانامەی دەرەوەی هەرێمی کوردستانن و لەلایەن بەڕۆبەراتی گشتی هاتووی هەرێمەوە هەڵسەنگاندنیان بۆ کراوە و سوپاسیشیانەکەین کە تا ئێستا و ئەو پلانی بۆ ئایندەش دامان ناوە زۆر بەڕێکی ئەڕوا و بەڕاستی جێی دەستخۆشیە بۆ وەزارەتی ناوخۆ کە زۆرێک لەو راپۆرت و لەو پلانانی کە ئێمە ئاڕاستیانەکەین بە هەندی وەرەگرن خۆ ئەگەر جێبەجێینەکەین ئێمە ئاگادارین هۆکاری جێبەجێکردنی ئەوەیە کە بۆ ئەم سات و کاتە نابێ ئەگەرنا هاوڕان بۆیە پلانەکەمان ئەوەیە کە لە ڕێی وەزارەتی پەروەردەوە ساڵانە زیاتر لە 1,500,000 کەس وشاری هاتشۆیی پێ بدرێ لە ئایندەیەکی نزیکە ئینشاڵڵا دەست پێکەین. ئەمە وەکو وانە ئەم با بڵێن وانەیەکی جێگیر یانەوەی هەر لە شێوی سیمینارە لە نێوپۆلەکان ناگەڕن بەڕاستی زۆرێک لە بەڕێزان لە بەڕێبەرایەتەکانی هاتووی هەولێر جەنابی عەقید فازیل لە هاتووی سلێمانی بەڕێز عەقید بەختیار لە دهۆک عەقید ئازاد سەرجەمیان ساڵانێکی زۆرە پێوە ماندوون هەمویان نامیکان ئامادە کردووە بەس ئێمە لەسەر پڕاوەکە قسە ناکەین نامیلگەکە لەسەر ئەو کادرە قساکەین کە دێ بابەتەکە پێشکەشەکە چونکە ئەو کاسەی وانی ترافیک ئەڵێتەوە ئەبێ خۆی شارەزاییەکی تەواوی هەبێ بە یاسا و هێما و هێڵ و هەموو ئەو ڕێنمایانی کە تایبەتمەندن بە پێی قۆناغەکانی تەمەن کە بتوانن پێشکەشی بکەن کە خۆشبەختانە کە لەگەڵ ئەو بەڕێزانی کە پاسمان کرد هەمانگیمان هەیە ئینشاءڵڵا دەست پێکەین. یعنی بۆم ساڵی خوێندن دەست پێکەن وەکو کات ئێمە ناتوانین دیاریکەین ئەوە لایەنی وەزارەتی پەروەردەیە بەڵام سەرجەم لایەنەکان هەم پێشوازیان لەو هەنگاوە کردووە ئێمە زیاتر لە 500 خۆبەخشمان هەیە و ڕاهێنەرن لە ناوەندەکەمان لە زاخۆتا خانەقین بۆ سەرجەم قوتابخانەکان ئەم چارەکیەمان گرتووەتە ئەستۆ. باشە ئێستا ڕەوشی هاتوچۆ چۆن نەبێنن کاک نووسار لە هەرێمی کوردستانە ینی ڕووداوەکان زۆرە بەراورد بە ژماری دانیشتوان بەراورد بە ژماری ئۆتۆمبیلانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ڕووداوەکان زۆر زۆرن لەگەڵ ئەوەی کە زۆرن زۆر دڵتەزێنن ڕوودا و وا پۆلێ نەکرێ یان ئۆتۆمبیلەکان زیانیان بەرەکەوێ یان سەرنشین و شوفێرەکە بریندارە بێ یان نەدەسەدرێ ئەوەی ئێمە لە سێمەوە دەستی پێ کردووە یعنی ئەگەر نەمردبێ زۆر بە قورسی بریندار بووە خۆ ئەگەر بریندار نەبوو بێ هەر لەوێ خۆیان پێشەوەی کە کەشفی هاتوچۆ بێت خۆیان لێ خۆشە بن چکە خۆشحاڵانە بەس نییە سەر سەلامەتە بۆیە بەڕاستی لای ئێمە نەماڵ نەسەر سەلامەت نییە. باشە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە کوالیتی ئۆتۆمبیلەکان ڕۆڵی هەیە بەدەر لە هۆشیاری شۆفێری ئەن ئۆتۆمبیلانی دێنە لای ئێمە زۆر جارەوترەوەی لە وڵاتانی تر ساغ نابێتەوەڵێن بینێرن بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕۆژهڵاتی ناوەڕاستیش بۆ عێراق بە تایبەت ڕاست زۆر من دیقەتم باوە لە میدیاکان سەرجیانە سەر ئۆتۆمبیلەکانە کە هاورداکرێ ساڵانە چوار نزیکی 4,000 ڕوودا و ڕوئدن ئەو ئۆتۆمبیلانە کە تووشی ڕووداوە بن خۆ لە دەرەوە نەهاتوون ئەگەر 0 کیلۆمەتری لێرە کڕابێتن 4,000 ئۆتۆمبیل کە زۆربەی ڕووداوە 4,000 ڕوودا و کە زۆربەی ڕووداوەکان زیاتر لە ئۆتۆمبیلێک ڕووداوەکەن واتە کە تۆڵی ڕووداوێکی هاتچۆ جاریوای لە نێوانی دوو ئۆتۆمبیلیان زیاترە باشە ئەم 4,000 ئۆتۆمبیلە یان 8,000 ئۆتۆمبیلە ساڵانە کە لە ناوچەکانی پیشەسازی جارێک تێ سیانە ئەکرێنەوە و ئەێنەوە بازار ئەوانە چ فلتەرێکی بۆ دامرێ بۆیە من ئەڵێم بەڵێ ئۆتۆمبیلەکان بەشتێکی زۆریان بەهۆی ئەوەی کە لە پاش ڕووداوەکانە بەس ئەوەیە بە ڕووکارێکی دەرەوەی چاکەکرێن ئەوانش نەمانیان ئەبێ لە مەرجی تونتۆڵی ئەکرێ بەشێک بن لە ڕووداوەکانی هاتچۆ بە تایبەتی ئەگەر شەقامەکە ناڕێک بێ لەسەر شەقامی ناڕێک ئۆتۆمبیلێک کە چاکرابێتەوە
وەکو ئۆتۆمبیلێکی ئاسایی جڵەو ناکات. باشە وەکو دواپرسیار کاک نەجات ئێستا زۆر قسە لەسەر کامێرەی پوینت و پوینتەکرێ ڕای تۆ چیە لەم بارەیەوە ئەمە بۆ هەرێمی کوردستان گونجاوە ینی وەکوترێ پڕ بە پێسی شەقامەکان ئێمەیە بۆ شەقامەکان ئێمە بێ باڵێ ڕای من لە وەکو کەسێک کە تایبەتمەندم لە بواری ترافیک جیاوازە وەکو هاوڵاتیە کە علمی بەم شتانە نییە و کامێرەکانی ئاسایی شیرێ بۆ بە کامێرەی پوینت و پوینت ئاخە کامێرەکانی چاودێری تەبان خۆی کامێرە نییە لە ئەسڵا ئەوەی دروستە ڕادارە ئەم ڕادارە کۆنتترۆلی خێرایی ئەکات بەڵام بۆ بەسەلماندنی ئەو خێرایی کە ئەو شوفێرە سەرپێکی کردووە وێنەیە گیرێ بۆەوەی هیچ حجەیەکی نەبێ بڵێ ئەوە من نەبووم خۆی ڕادارەکە ئەم کاراکات بۆیە کامێرە نییە کامێرە وێنەکە ئەگرێ ئەمە خاڵی دووەم ئەگەر کامێرەی پوینت و پوینتدانێ چی ئەگرێ ئایا کەسێک ئەگرێ کە بە خێرایەکی گونجاو ئەڕوات پابندە وەڵامەکە نەخێرە ئەی باشە کی ئەگرێت کەسێ ئەگرێ کە ئاڵێ بە تەمای خوام ئێمەش بە تەمای خوین بەڵام ئەسباب بەگرینە بەر و تەوەکولیشمان بخوایە جاری وایە کەسێک چەند بە شێوازێکی دروست و یاسایی لێ ئەخڕێ بەڵام کەسێکی سەرکێش بەو پەڕی خێرایی دێت خۆی دێ بە ئۆتۆمبیلەکەی تۆیا و کارەساتێکی گەورە خوڵقێنێ و دواتریش کەسانێکە نێرێ بۆ سۆڵح لە کاتێکە کارەساتی گەوری دروست کرد لەبەرەوە من وەکو خۆم لە ڕووە زانستی ترافیکەوە 100% لەگەڵیم و ئەم کامێرەی پوینت و پوینتە یا ڕاداری کامێرەی چاودێری سەدەیە پێشتر ئاماژەی پێکراوە کە ئەبێ هەبێ لە کتێبێکی زانستی خەیاڵیە کەراوە ساڵی 1990 کە نووسراوەتەوە بەڵام لە ساڵ 1956 یاریزانێکی ڕالی هات ئەمەی کرد بۆ خۆی کە خێرایەکی خۆی بپێ دواتر ئەو بوو لە وڵاتی هۆڵندا پەری پێدرا و دانرا بۆ ئۆتۆمبیلەکان و بە چەندی هەنگاویشە تێپەڕیوە بەڵێ من لەگەڵیم و من خۆشحاڵم چووکە پێم وانە من بگرێ و ئەو کەسانێکی کە پابندن ئەبێ خۆشحاڵ بن چکە خەڵکێمەکان نەزادوایانی بڵێ لەم شەقامە 6 بڕۆ کامێرە ببینێ لە 20 ڕایتر بۆیە خەڵک گرفتی ینیڵە قەرەباڵغی ڕەنگە دروست بێ زەحام دروست بێ ئەنجە ڕەخەمباریک و ئۆتۆمبیلەکانی جنوب و ئەوانەی چی ناگرێ لێرە قسەم لەسەر کامێرەکەیە قسەم لەسەر کامێرەکەیە ئەگەر باسی ژمارەکە بکەین من 100 لەگەڵ ئەوە نیم ئۆتۆمبیلی فەرمانگاش بۆ کاری تایبەتی بەکاربێنرێ ئۆتۆمبیلی ژمارەکاتی لێدەیان ئەو ژمارانەی کە هیچ سەرەتایەکیانیە و ئەمەی کەس نازانێ ئەم ئۆتۆمبیل بەناویکیوە ئەوە پرۆسێکی ترە ئەوە ئەکرێ لایانی پەیوەندیدار زۆر کۆنتترۆلی ئەو ئۆتۆمبیلانە بکە کە هەڵگری ژماری سەر هەڵگرین بۆ پرۆگرامێکی تر نەزم زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەستان خۆش بێ دەستیوەش خۆش بێ بەردەوام چالاکی ئەنجامێن بۆ شیاری ئەوەی کە قوربانیان ڕووداوەکانیان چۆکەم بێتەوە ئێمەش سپاسانەکەین هیوادارین بتوانین ئەگەر کەسێکیش لە مردن ڕزگارکەین ئەو ئاەتی خی گەورە بماگرێتەوە کە فەرمێ فەمەن ئەحیاها کە ئەنەما ئەحیا الناس جەمیعا دەستان خۆش بێ لەشتان ساق بە سپاس بە ئامادەبوونت